سلاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی محەممەد ئامۆکەیم بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دووساییدی دەشتی هەریر شەقلاوە لەگەڵتانم. دیارە کامێرای خاڵبەخاڵ یەکێک لەو پرۆژانەی وەزارەتی ناوخۆ یاخود بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گشتی هەرێمە کە ماوەیەکە کاری لەسەر دەکرێت لە هەولێرەوە دەستی پێکردووە، لە سلێمانیش بە هەمان شێوە، بەڵام ئێستا کامێرای خاڵبەخاڵ لە دەشتی هەریر بەرەو شەقلاوە و تا سەرزەی قەندیل جێگیر کراوە و ئەو کامێرەیە چەند ڕۆژێک دەبێت لێرە دانراون و چاوەڕوان دەکرێت لە 2 بۆ 3 ڕۆژ یاخود هەفتەی داهاتوو ئەم کامێرانە بە تەواوی بخرێنە کار بۆ ئەوەی کە پێشتر لێرە کامێرای خاڵبەخاڵ نەبوو، خێرایەکی زۆر شوفێران لێرە دەڕۆیشتن و چەندین ڕووداوی هاتوچۆی لێ دەکەوتەوە و تونێلی میراوە یەکێک لەو تونێلانەیە کە ئێستا خێرالێخوڕین لەوێش بە هاوشێوەی تونێلی پیرمام خێرالێخوڕین هەفتایە و چوونە دەرەوە هەر لە تونێل کە بەرەو ئاراستەی هەولێر یاخود شەقلاوە دەچیت لەوێ 80 بۆ 100. بەڵام ئەوەی ئێستا کە بە دیاریکراوی چەند کامێرایەکی جێگیر لە مامە جەلکەوە بەرەو سەرزەی قەندیل هەمووی کامێرای خاڵبەخاڵی لێدانراوە و لە ڕۆژانی داهاتوو دەکەوێتە کار. لێرە خێرالێخوڕین لە دووسایدی دەشتی هەریر بۆ ئۆتۆمبیل 100 دەبێت و بارهەڵگریش 80 ئەبێت. ئەمە کۆی ئەو زانیاریانە بوو کە بۆتانم گواستەوە کە کامێرای خاڵبەخاڵ جێگیر کراوە و دوای دەشتی هەریریش چاڕوان دەکرێت لە دووسایدی سپیل خەلیفان کە پرۆژەیەکی گرنگی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە، لەوێش بە هەمان شێوە کامێرای خاڵبەخاڵ دابنرێت لە پێناو سەلامەتی هاتوچۆی شوفێران.